لە سەرەتای ڕێککەوتنی ئەو سێلانە سیاسیی کە کابینەی نوێمیان پێکێناوە بڕیار بوو کار لەسەر پرسی دەستور بکەن و کۆمیسیۆنیش بخەنە سەر ڕێڕەوی خۆی، بەڵام لە ماوەی 3 ساڵدا نەک نەتواندرا ئەو پرسانە کاری لێسەر بکرێت، بەڵکو دانیشتەکانی پەرلەمانیش بە شێوەیەکی ئاسایی تێپەڕ نەدەبوون بەهۆی شەڕ و ئاڵۆزی نێوان لایەنە سیاسیەکان، تا کارگەیشتە ئەو ئاستەی کە لەلایەن پەرلەمانتارانەوە قسەی نەشیا و بەرامبەر یەکتری بکرێت. لای خۆشیەوە ڕۆژنامە نووسێک دەڵێت ئەم دەستەی سەرۆکایەتیی ئێستای پەرلەمان بێ هەڵوێسترین دەستەی سەرۆکایەتیە لە مێژووی پەرلەمانی کوردستان، بۆیە ئامانجیانە یاساکان بە باڵای حیزبی دەسەڵات بدورن، پێشی وایە هەر باسێک ئێستا بکرێت وەک دەستور تەنها کات کوشتنە. وەکو دەستگایەکی پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵ دەبینێ و بەداخەوە سەرۆکی پەرلەمان لاوازترین سەرۆکی پەرلەمانە لە درێژەی مێژووی دیموکراسیەتی هەرێمی کوردستان، چونکە کادری یەکێتی شە بە حساب ئەندامی سەرکردایەتی یەکێتی هیچ ڕۆڵی نییە بۆ بەرژەوەندی گشتی تەنانەت بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆشی، وەکو ئەویش وەکو کادرێکی پارتی کار دەکات. بۆیە دەستەی سەرۆکایەتی زۆر بە بەرنامە کار دەکەن بۆ ئەوەی کە هەموو شتێک لە بەهای خۆی داماڵن، لە ڕەهەندی نیشتیمانی داماڵن، لە پرسی نیشتیمانی داماڵن، لە بەرژەوەندی گشتی داماڵن و بۆ بەرژەوەندی پارتی دیموکراتیەکان بەکاری بێنن. چاودێرێکی سیاسیش دەڵێت لە هەرێمی کوردستان دەسەڵات ئامانزیەتی دەستور و هەر پرسێکی تر بە باڵای خۆی بدرێت، پێشیوانیە لەم خولەی پەرلەمان هیچ کارێک بکرێت لە بەرژەوەندی هاوڵاتیاندا بێت، بە تایبەت نووسینەوەی دەستور. بەداخەوە ینی حزبەکان بێ یان شخصەکان بێ یاخۆت ئەوانەی لە پەرلەمانن لە حکوومەتن دەیانەوێت دەستور وەکو جلوبەرگ بۆ خۆیان ینی بدور ینی ڕێک بکەن، ینی دروست بکەن. لەو خوڵەوە چەندبین جارە بەتەمانە دەستور دابنین. ئەخەت وڵات نەبوو بێ دەستور، هەرێم نەبوو بێ دەستور، چونکە ینی ئەگەر دەستور هەبێ لانێکم هەڕوەستەیەک دەکرێت لە لای ئەو کەسانی کە تەجاوزی یاسا دەکەن، تەجاوزی بەرژەوەندی گشتی دەکەن لە هەر لایەک بێ. بۆیە نووسینەوەی دەستور کارێکی زۆر پێویستە. دەستەی سەرۆکایەتی ئەم خولەی پەرلەمانی کوردستان کە لەلایەن دوو حیزبی دەسەڵاتەوە کۆنتڕۆڵ کراوە بە خراپترین ئاستی دەستەی سەرۆکایەتی ناو دەبرێت، بەهۆی ئەوەی لەم قەیرانانەدا هیچ ڕێکارێکی پێویست لە بەرامبەر حکوومەت ناگیرێتە بەر و وای کردووە پەرلەمان لە نوێنەراتی خەڵکەوە بۆ نوێنەراتی جوت حیزبی دەسەڵات و حکوومەت بگۆڕێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.